من ئەندام لە شارەوانی سلێمانی من پێشنیاری ئەوم کردکەوە جێگایەکی گونجاو بۆ مەشتەلەکان دابنرێت چونکە مەشتەلەکان ڕۆژانە دێن بۆ ژووری بازیان گلێ و گازنتیانەیەکە جێگایەکی شیاویان نییە کە بتوانن تیادا بنیشن و ئینتاجیان هەبێ و بەرهەمیان هەبێ چونکە ساڵانە ملیۆنەها دۆلار ئەوان ئیسرا دەکەن لە وڵاتانی دراوسێ و لە وڵاتانی ترەوە دێن وڵاتەوە پارێکی زۆری وڵاتە بەهاتە ئەڕوا ئەمان قابلیەتی ئەویان هەیە ئینتاج بکەن ئەو بەرهەمانی کە ئێن لە دەروی وڵاتەوە هەر بتوان لە شاری سلێمانی ئینتاجی بکەن و پێداویتی شاری سلێمانی دابین بکەن و بەشێکی زۆریشی بنێنن بۆ شارەکانی خواروی عێراق کە ئەمە گەنجێکی زۆرمانەیە خەریجی کولەی زەراعەن کەوا بێئیش و بێکارن لای ئەمان ئەتوان لای خۆیاندان بمەزێن هەلی کار بۆ خەڵک بڕەخسێنن یعنی لە هەموو دنیا شاوایە کە وڵاتانی دراوسێش جێگای مەشتەل جێگایەکی بۆی دائەنێ بە ڕوبەرێکی باش کە بتوانن بەرهەم لەو جێگا بکەن و بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن ئێمە هیوادارین کەەوە ڕۆژی پێنجشەممە کۆبوو نەمانەیە من ئەم پێشنیارانە بخەون بەردەمی ئەنجومەن کە بتوان جێگایکی شاویان بۆ دابنێ کە ڕوبەرێکی گەورە بێت چونکە مەشتل پێویستی بە ڕوبەرێکی گەورە هەیە کە لە جێگایکی وابێ کە بتوانن ئەوان سوودی لێ ببینین خاوەن مەشتەلەکان تەنها شوێنی عەرزیان هەیە گوڵەکانیان تیا پێشکەشەکەن بۆ فرۆشتن ئەجینا شوێنی ئینتاجی بەرهەمهێنان لە سێمانیان نییە ئەوەشی کە هەبێ زۆر کەمە وە خاوەن مەشتەلەکان هەمویان ساڵانە ئەچن یا بۆ ئێران یا بۆ تورکیا یان بۆ یۆناان بۆ ئیتالیا یان بۆ هۆڵندا لەوێەوە گوڵ ئەهێنن کە ئەمەش پارەیەکی زۆری هەرێمی کوردستان بەها دەرەچێ ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاری خاوەن مەشتەلەکان بکە بە پێدانی زەوی وەکو سەرۆکی ژووری بازرگانی پێ ئێمە ڕاگەیان کە ئەو لە هەوڵ و هیمەتی ئەوەدایە کە لەگەڵ شارەوانی سێمانی وتوێژ بکە بۆ ئەوەی کە زەوی دابینکەن لە تانجەرۆ بۆ خاوەن مەشتەلەکان